باوکم هەفسەران تەنەن ئەمساڵ بینایم ئەمە شوێن براکانی براکانی شوێن براکان ئەنفال کردیان چەند کەس ئەنفالەتە لێرە؟ وەڵا وەک برای خۆم دوو برام ئەنفالە ئیتر ئامۆزاومە خاڵۆزامی مزا هەرچ کەسمانەیە کەسی نەماوە بەس وەکو بنەماڵەی باو خۆم دوو برام ئەنفالە هاتی بۆ لای شوێنخانەکانی بەڵێ هاتم بەڵێ هەموو جارە سەردانی ئێراکەیت؟ هەموو جارێتیم ئەویش پیاوەکەمە تەبعەن لەو بانە شەیدا شەید حیزب شوێعیە لە شوبراکەمە لە 81 شەید بووە؟ لە 81 شەید بووە ئێمە حەتی یادەوەری تاڵمان هەیە لەم دیابێ ئەو هێشتا پاژماوەی غەم و حەسرەتی ڕۆژانی سەرەتای شاڵاوی ئەنفال ڕوخسارە ماندوەکەی جێنێشتووە. هێشتا ئاوازی ناڵە و شیوەنی هاوسەر و کەس و کارە گومناوەکەی گفتار و ئاخافتنیان جێنێشتووە. ئەو هێشتا لەگەڵ دار و پەردووی لانە ڕووخاوەکانیاندا دەدوێ. سوکنایی دڵە گەرم و ناغجۆشدارەکەی لێرەوە سەرچاوە دەگرێ. حاجی سوەیلە ئەو خاتونەی زەبری ڕۆژگار ئاه و ناڵەی شەوگار باشکرا پیری و شەکەتیان خستۆتە سەر ڕوخسار و جەستە ماندوەکەی. ئەوەی لەم خاتونەدا پیر نەبووە و هێشتا تین و تاوی کڵپە دەکا یادەوەری ڕەشی ڕۆژانی ئەنفالە. ساتی لە دەستدانی ئازیزانە. بەڕێوەم بۆ دێی شەیدان بۆ سەر خاچی سوتماک و سەرزەمینی ئەنفالستان دەچما ئەو دێی کە شەید خالی گەرمیانی و شەید محەممەد زەنگەنە و شەید مامساڵح داستان و قارەمانێتیشی بێوێنیان تێدا نووسیەوە. وانەی نەبەردی و نەبەزینیان بە دوژمنانی کوردوتەوە. ئەچما تەک دایکە ڕەشپۆشەکانی گەرمیان و لەنێو لاوانەوەی پڕجۆش و خرۆشی ئەواندا دەتوێنەوە. دەڕۆینە سپیسەر ئەو دێی بۆتە بەشێک لە مێژووی خۆڕاگری و قوربانیدانی گەلێک. لاشتاوەشت بە دواوە بەهاری گەرمیانیەکان و تاو مانە ڕاستەقینەکەی خۆی لەدەستداوە. 31 ساڵە لە نێو ئەم پانتایە بەرفراوانە غەدر لێکراوەی مێژوودا بەهار ناتوانێت پەیامە جەوهەریەکەی خۆی بەیانکە کە نوێبوونەوەی پاشوەرین و مەرگە. 31 بەهارە ئەم سەرزەمینە سەوز دەپۆشێ، خەندە دەکا و پێدەکەنێ کەچی دایکانی نیشتەجێبووی ئەم جوگرافیایە هەر ڕەش پۆشن. ئاوێتەی غەم و تاریکی غەدری مێژوون. هێشتا لای ئەمان پاییس
وەرزی دووری و دابڕان هەر سەردارە. لە سەرەتای دێ کوڕانفالێک پێشوازی لێکردین، دوای سەلامکردن ئەو وتی ئێرە زیاتر لە 70 بۆ 80 ئەنفالی هەیە. وتیشی من بێ باوک و بێ مام و بێ خاڵم، ئەنفال لە سۆزی هەمویان بێبەشی کردم. گەرمە بە کڵاوانەیە من ئەسووتێم. کاکە دەژێت سڵاو. دواتر چووینە ماڵی کاگەردەشێر، ئەو لەگەڵ دانیشتوانی دێ لە چاوەڕوانی ئێمەدا بوون. دواتریش شاژنەکانی سپیسەر هاتنە لامان، لەوانە حاجی ئاسکە، ئەو ژنەی کە میشە ڕێگەی هەقی گرتوتە بەر و بۆتە ژنە خۆڕاگر و هەق بێژەکەی گەرمیان. لەگەڵ چەند شاژنێکی دیکەدا دوای بە خێراتنمان بەرە و ناو ئاوایی کەوتینە ڕێ. جگەلەوەش دوان لە شۆڕەژنانی دێ لە ماڵی کاگ ئەردەشێردا سەرقاڵی نیوەڕەخوان بوون بۆ ئێمە و کۆی میوانەکان. لە پێشدا کە باسی سپیسەریان بۆ دەکردم وام دەزانی زۆر ئاوەدان و خۆشە. ئەم بیرکردنەوەی بەندە لەسەر بنەمای قوربانیدان و خەباتی دانیشتوانی ئەم دێوە سەرچاوەی گرت بوو. ئەگەرچی هەموو شەیدان و ئەنفالکراوان پیرۆزن و کەس و کاریشان پیرۆستر، بەس دەبوو مۆنۆمنتی شەیدان دەواازەی سپیسەر وایە و ئاوەدانترین دەی ناوچەکە بواە، نەک لەبەر نەبوونی خزمەتگوزاری دەیەکە چۆڵ بکرایە. دەی سپیسەر لە ناوچەی زەنگنەی گەرمیانە و سەربەناحەی ئاوەسپی قەزای کفریە، بە دووری 145 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆرئاوای شاری سلێمانی و 63 کیلۆمەتر باکووری ڕۆژهەڵاتی قەزای کفری و 30 کیلۆمەتر باشووری ڕۆژئاوای شارۆچکای سەنگاوە. لە باکووری شێوە هاوسنوورە لەگەڵ دێی تیلەکۆی ئەحمەداغا و لە باشوورەوە دێی بەکرەگەڕ و لە ڕۆژهەڵات شێوە دێی فەقێ مستەفا و لە ڕۆژ ئاوا شێوە دێی حەسەن پرچنە. سپیسەر سربەهۆزی زەنگنەیە و بە شێوەزاری ماچۆ قسە دەکەن، کۆی دانیشتوانی ناوچەکەش بە ئەمان شێوە قسە دەکەن، بە تایبەت ئەوانەی لە هۆزی زەنگنن. باڵا گەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە، باڵا گەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە، دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە، دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە. ئێمە لە ناو دێین و لە کلاوە وێرانەیەک زیاتر هیچی تر نابینین، دەیەک لێوان لێو لە گیانفیدایی و خاوەن قوربانی، بەڵام پشتگوێخراو. پێشەوەی لەسەر مێژووی دێ قسە بکەم
دەبێت بزانم هۆکار چییە و بۆچی دێ چۆڵەوانیە. ئەنجومەنی دێ لەگەڵمدا بوو. سەرەتا باسی ئەوەی کرد سپیسەر لەلایەن حیزبی دەسەڵاتداری ناوچەکەوە سزا درراوە. بۆیە ئێستا تەنها 5 بۆ 6 ماڵێکی تێدایە. دەمێ لوقمان دەمێ سەفایکی خوێنی ڕێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێک سەفایکی خوێنی ڕێژە. سپیسەر ینی لە دوای 92 93 94 و تا 95 ئاودان کراوەیتە خەڵک لەبەر نەبوونی شارەکان گەڕێەوە دەی سپیسەر هەرێکی بەش بەحاڵ خۆی چەند سەری ئاژەڵی بەخێوە کریان پاچێ فەلەحەتیە کرد لەبەرەوەی خۆی پێبژێنیە نەبوون بوو لە شاراوەزەکە خراو بوو کچی کەسبکاری شەید و ئەنفال و بێدەرامەت بوو. تر ڕێژەی ماڵەکانمان گەیشتە تەقریبەن سەروی 40 ماڵێک 45 تا 50 ماڵ ئەڕۆژ ئەم دێ هەر هەمووی ئاودان بوو. بەڵامی تر دوای ئەوەی چەند ساڵێک وشکە ساڵی دەستی پێ کرد دیەکەمان ئاوی نەما یعنی بێ ئاوێکی وا ڕووی تێمان کرد نەکرد بۆ خۆمان بۆ ئاژەڵەکانیشمان ئەومان نەما. دێر هوردە وردە ماڵەکان باری کرد لەم دێ نەما نیوەی بەرەو سمود نیوەی بەرەو چەمچەماڵ. هەم یەکەم سەبەبی چۆڵکردن دیەکەمان بێ ئاوی بوو بۆ دووەمیش ڕێگاوبانیشمان نەبوو وەکو ئێستا ئەم قیرە کراوە ڕێگاوبانی تیان نەبوو. ئەگەر یەکە ئەم قیرە ئەمە 1 ساڵە کراوە تەواو بووە. بەڵێ جا ئەگەرێکە پێویستی ژیانی بۆیە لە شار شتێکی بۆ ماڵ بهێنایە ئەبواە 2-3 ڕۆژێکی پێ بچوایە تاوەکو بە وڵاخ و بە پێچووە سمود یان سەنگا و ئەگەڕایەوە. نانە نەیبوو ئەگەر ڕێگایەکی بوو بەڵام سیاریش کەم بوو ئیستانە بوو وا بزانم دوو جێواز و لانگرۆزێک لە خەتی چەمچەماڵ و هات بۆ ئێرانە یەک لانگرۆزێک ئەوە هەفتەی جارێک هات دوو جێوازیش بووین منتیقی کەلار و سمود ئەوانیش چەند ڕۆژە جارێک هاتن بەس بەڵام هاتنەکەیان زۆر ڕەزالەت بوو. چەند جارە لە ڕێ ئەچەقی خەڵگە چووە پیریوە ڕایە کێشا بە تراکتۆر. باش ئەواتە هۆکاری چۆڵبوون نەبوونی هەموو 6 ساڵی هەم ئاو ئەوانە هەم زیاتر چۆڵبوونی دیەکەی ئێمە هۆکاری سەرەکی بیئاوی بوو. ئێستا من هاتم بەم جادا لە سەنگاوە هەموو کارەبا هەیە بوو ئێرە کارەبای ئەم دێ ئێمە لەگەڵ چەندەیەکی تراوەکو بەکرەگەڕا کە دێ لە نەحەی خان و دێدە بەکرەگەڕ دوای دێ بۆ سپیسەر دوای مەلامەر ئەم سێدیەیە بە تایبەتی خۆدیەکانی دەوروبەریشمان کارەبای نییە. بەڵام ئەم سێدەیە لەسەر جادەکەی و لەسەر خەتی کارەبایشە. سپیسەر بۆ خان کە خان کارەبای تایە 6 کیلۆمەترە. ئەم 6 کیلۆمەتر ئێمە چەند جارێک داوامان لە حکومەت کردووە داوامان لە بەرپرسەکان کردووە خەڵکی ینی ئەوەی کە لەناو حکومەتا بێداوای کردووە تا ئیساگە هەر ئەڵێن لە بەرنامە هەیە و ئەم بەرنامە هەر جێبەجێ نەکرایتر نازانم ئایا ئەم بەرنامە کەی جێبەجێ ئەکرێت. چی پرۆژێکی خزمەتگوزاریتان بۆ کراوە؟ ئەوەی کە بۆمان کرابێ مەتکەبێک و خەستەخانەیەکە ئەم دوانەمان بۆ کراوە تقریبا پێم وابێ ساڵی نازە 2000 بوو 99 لە 99 ئەو دوو پرۆژەمان بۆ کراوە منازەمە کردی. بەڵێ ئەی پرۆژەی ئاو هیچمان نیە ئەو پرۆژانەمان نییە نە ئاو ڕێگاوبانی ساڵەکە ڕێگاوبانەکەیش بۆ ئێمە نەکرا ئەم ڕێگاوبانە بە ئامە لە گەرمیانە بۆ گەرمیانە زیاتر بۆ نەوت کراوە هیچ پەیوەندیکی بۆ ئێمە نیە ئەگەر بۆ ئێمە کرای بۆ ئێمە نییە ئەوەنەی تەنکەرە نەوتی پیا ئەڕوا ئەوەنەی خۆیانی پێچن کە جار ئەو هەیە ڕێگاکان ئەبەسرێ ئەلم ڕێوە دێن ئەلم ڕێوە مەسوولەکان هاتچوو ئەکەن و ڕێگی پەڕە و سڵامەتیشە بۆ خۆیان ناتوان لە هەنوشێنەوە بڕۆن بۆ بەرژەوەندی شخصی خۆیان کراوە هیچ بەرژەوەندی ئێمە نیە ئەوەی بەرژەوەندی ئێمە بێ فەرموو ئێمە ئاو کارەبامان نییە چەنای چەند ساڵە داوا ئەکەین هیچ کەسێ نەبووە گوێمان لێ بگری ئەوەی شەنیە هەموو مەسوولەکان دێنە ئەم دێ ئەیژڵێن خۆمان نەزانین سپێسەر دەیەکە دەیەکی مەغدورە حەقی خۆیەتی شەیدی هەیە ئەنفالی هەیە بەس بەڵام ئەڵێن بەسەر چاوسەر چاوەکە نازانین کەیە خەڵکی ئێمە دیەکەی خۆی زۆر بەلاوە خۆشەویستە زۆر هەموو ساڵ یادی نەورۆزمان هەیە نەورۆزمان کردو مناسەبەیەک لە هەر جێگایە بێ ئەبێ بیتەوە ئەلەو شانە ئەگری نەورۆز دەکەین و هەموو سپیسەر لەم سپیسەرەیە ئەمەنێنی خۆشەویستە لامان ئەگەر بێت و سپیسەر ئاو کارەبای هەبێت دڵنیام کە لە پێش وشکە ساڵێکە 50 ماڵ بوو ئەڕۆتە 7 ماڵیش پێش ئەنفال چەند ماڵ پێنج ئەنفال تقریبەن باسیەکەن 75 ماڵ بوو 75 بۆ 80 ماڵ احتمالە بوێت ئینشەڵا سپیسەر ئاوادانە بێت ئینشەڵا ئێوەش بەخێر بێن سەر چاوم بەشێتم ناو دەبا خەڵکی زەمانی پێم ئەڵێن گێژە باڵە گەردانی چاو بێم
بەگەستێرەی گالاوێزە باڵە کەردانی چاو بم بەگەستێرەی گالاوێزە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفایکی خوێنڕێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفایکی خوێنڕێژە هەر یەکێک لەمانە بگریت چیرۆکێکی پڕ لە ناسۆر لە یادەوەریدایە و تا ئێستا لەگەڵیدا دەژی ئەوەندە نەهامەتیان بەسەراتوە هەر بستە خاکێکی ئەمدەیە بگریت پڕە لە یادگاری تاڵی ڕۆژانی زوو دواتر ڕوانیم حاجی سوهەیلە لە پەنا دیوارێکی ڕووخاودا دانیشتووە و فرمێسک هەڵدەڕێژێت بیری ڕۆژە ڕەش و تاڵەکانی ئاوایەکەی دەکەوێتەوە چونکە وەک پێشتری ژووتی ئەم دەیە پڕە لە یادەوەری تاڵی ئەوان با لەگەڵ حاجی سوهەیلەدا بکەوینە گفتوگۆ و لە زاری خۆیەوە یادەوەریە تاڵەکان بجێڕێتەوە دەمێ لوقمان دەمێ سەفایکی خوێنڕێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفایکی خوێنڕێژە نۆی سێی هەشتاویەک پیاوەکەم و شوبراکەم و براکەی مام ساڵح ئەلەو دەستەهێنی پێژن بانەیبانی پێژن جاش و جێش تەحسین شاوەی سوود قالە فەرەج و لە بانیشۆ 6 تەیارهات ڕێمی لێیان کرد شەڕێکیان کرد شوعیەکان هەتا بتوانە شەڕیان کرد لەورە ئیتر ئەوان تەبعەن ئەو سەردەمە کلاشینکۆفێکی و چەک قورس نەوی بیکەیسی نەوی ڕەش یەک ڕەشاشیان پێبی فیشەکی نەما لەورە گشتیان کوژریان شەید بوون دوایی ئێمە ماینۆ هاتینۆ 2 ساڵ پێشمەرگە بوون لەیرە دوای ئەوە شەید بوون بردمانیانەوە بۆ زەنگاوات سیعەتا تاڵەبانی بردمانیەوە بۆ زەنگاوات بۆ لای دێکەی خۆمان دێ عەسڵەکەمان لەورە ئەمە دێی باو باپیرمانە شوێنمان ئەمرە بێ کاتی خۆی بەس ئێمە لە شەستەکان و کەفتینەتە ئەو خوارە ڕۆی مانۆ دیسانەوە ماینۆ لە هەشتاویەکەوە بۆ هەشتا و حەوت هەم تەواری حکومەت هاتە گیانمان کوڕێ ئامۆزامان کوژا دایک شەید مام ساڵح عەزامداربی و سەر و ماڵ ماڵمان جێلا و بەردەوام لە شەستەکان و من خۆم سەلام عارفم هاوە بیر لە سەلام عارفەوە تای سێمای لەبەر شاڵاوی تعریب و ئەنفال و کوشتن و بڕینا و تاڵانە و بێماڵی و ڕاکردن سەیز دێکەمانی سیتیانێ 88 ئەنفال بین چوین لە قارکەرەمەوە تەسمیر بین لە قارکەرەمەوە ئیتە چی زەلامان بووی ئەم دێت تو ئەیدونی ماڵی 3 کوڕ و 4 کوڕ و 5 کوڕ و 2 کوڕ و ئەوە یەکێکی بێگەشتی وەک یەک ئەنفال کریا و ڕۆی ئیتر لە ئێمە لە ڕۆڕۆیمان چمان حەز ئەەکەی بیت و ئێرە وەڵا وەک حەزەکەم بەڵام هیچی بۆ نەکراوە هیچی بۆ نەکرا ئەو جعدەکەی بۆ کرا ئەو جعدەکەی شەهر بۆ مەنتیقەی زەنگە نەکرا ڕوا لە سەنگاوە دەرەچێت ئیتر ئەوەی ئیش کراوێ بۆ ئەم ئاوایە ئەوە مەکتەبێکە ئەوە مەکتەبێکە و ئەوە خەسەخانەیەکە کریا ناوێ هەبێژین سفر ئیترکن نەکارەبان نە ئاو نە هیچ شتێکی بۆ نەکرا لەبەر هیچ بۆ نەکریان و ئەو جادوورە دەست و جعدەی قیریش نەوی ماڕەکان گشتی ئەوەی مناڵی ما ئیسا لە دوای ئەنفال دایگۆ خاوەنی کرد سەر نیمەی مامۆسایە نیمەی پۆلیسە نایەتەوە ناو ئەم حاڵە حکوومەت نەیتوانی هەر یەکێک وا لە شارەکان خانی بۆ ئەنفال کرد هەر لە شوێنێ لە شوێنەکەی خۆی لە ئاوایەکان خەڵکی باوردایەتەوە و ئاوایی بژانایەتەوە و خانی بۆی بکردایە و جعدەوبانی بکرایە و کارەبای ئێمە ئەمانەمان گەرەکە خۆی ئێمە تازە و کەسێنمانە ڕۆی تەواو یعنی ئێمە هیچ تەمایەمانەوە حکوومەتەن ناشکری خوانی نێت ئەوە ئێزن ئەوە نەمانەود ئەوە نەمانەود متمانەمانش بۆ حکوومەتانەما یەکێ لەوانە لە حەلم نێزگە مانگێ بەلەیسا سەرۆک حکوومەت دهێنی بڕیاری دەرکردوتی من پاشەکەوت لاوەم لەسەر فەرمانبەران و خەڵک پاشەکەوتی لاداوە خەریکە 35 ڕۆژە بۆ 40 ڕۆژە ڕوا هێشتانم وەزارەتەکان دوسێکی ڕاتبی وەرگدەوە متمانەمان و حکوومەتە نەما تابێن و ئەیرەوە ئاوادانیکەینەوە وەچی ئاوادانیکەینەوە نە ئاوێ نە کارەبای هەیە نە هیچی بۆ کریاوە ئێمە خاوەن شەیدێ زۆرین سا تۆزێتر با بچین بۆ ئەو بانە سیر شەید ئەم ئاوایە بکە بێجگە لە ئەنفال چی کوڕمان ڕۆیە دوو لە ئەو کوڕە لە تەمان ئەو کوڕاوە گەنج و گشتی خێزانورد و 2 مناڵی جێلا و 3 جێلا 4 جێلا هیچمان بۆ نەکراوە خەڵک بۆی کە نایەت و
الان ئەو ڕۆژە لە یادی ئەنفالە لە دێبنە وەزیر شەیدان هەم دووبارەی کردو ڕێنادەن بچتە بەرەوە بێژی کورە ئای بە مزایدەمان پێوە مەکەن بەسە مزایدەمان پێوە بکەن بێ سەی لە ئادیەکانمان کەن بێ سەیر موچەکەمان کەن وتان پاشەکەوتی لێ ناکەین باشترین پاشەکەوتان لێ کرد چەند بەرپرسی حیزبی حکومی هاتوتە لا دەست ماچکات تۆ خاوەنم وەڵاهی کەس نما 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 ay 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 way way ay وەک باز دەکرێت سپی سەر ناوەکەی لەوە هاتووە کە چەند گومەزێک لە نزیک گۆڕستانی ئێستا بۆ و سپی بوون لە دوورەوە پێیان وتووە سپی سەر ئیتر ئەم ناوە بەو شێوەیە دابڕاوە بەسەر دێکەدا لە سەردەمی میرسمایلیشەوە ئەم دێە ئاوەدانە و هەندێکیش پێیان وایە زۆر لە پێشهاتنی ئیسلامدا سپی سەر ئاوەدان بووە چونکە بەشێک لە گۆڕەکانی دەوروبەری ئاوایی ڕۆ و خۆر ئاوا نێژراون حتا بەیانیەمە دیاری وەبیانە ئاومان هەرگۆزیەوە نۆرە ئەمە کە ڕۆێت و ئەوە کە هاتێ ئەوە کە ڕۆێت و ئەوە کە هات ئەمە زمانەی ئێمە حوزێ گەورەی لە ڕابردوودا سپیسەل لە چەند بنەماڵەی دیار و بەنێوبانگ پێگات بوو کارێکێکیان خاوەن پێگەی خۆی بووە لە دیارترینیان بریتی بوون لە بنەماڵەی دەروێش بنەماڵەی ئاغامیر و بنەماڵەی مامسۆفی و بنەماڵەی حالە و بنەماڵەی سەمینخان و بنەماڵەی چۆخەعەلی و بنەماڵەی ئەمین عەبدولکەریم و مام محەممەد سۆفی و مام عەبدولکەریم بنەماڵەی وارانی و بنەماڵەی جۆڵا و بنەماڵەی ئەحمەد خان ئەمانە لەنەوەی میرسمایل و لە ناو نەوەکانی ئیبراهیم خانچین لەگەڵ لالۆ عەزیز لە ناو حەوشە و بانەکەی خۆیدا و لە ناو ئەو کەشە بەهاریەدا هەندێک قسە و باسمان دامەزراند شوێناواری خۆتەوە دروستە کردەوە لە دوایەوە و دوو بۆ ڕۆیشتی ئەی کاکە لە ئەنفالەکەەوە ئەنفال کریان و ڕۆیمان و تەختیان کردوی نەما هیچی نەما هاتینەوە ئاواتمان بێنەوە ئەمە مەغریبان ئەمە خۆزا ئیساکە بڕۆیان لە بانەکانەوە سەر کردا بزانم چۆن وەڵای تر ئەلەو شانەوەری بیمان ئەو ئاژاوە کەپتە بین یەکێتی و پارتی بڵاوێکی چۆری کرد لێمەش هاتین بۆ سموت مناڵەکانمان لە چەمچەماڵ بەزێکیان وەڵای تر چەندمانیە لەورە بمان منەزەمەیە هات وتی بزان کێ ئەڕاتەوە بۆ ئاوایی یارمەتیە دێ وەڵای تر گەرێکمان هاتینەوە داریاندا پێمە برێداروین هاتینەوە ئاوادانمان کردەوە ئەمانە گشتی خانی بووی ئەمانە گشتی خانی بووی دوو حەوشم بوو یەکێ هێن حیوانی ئەمە شەهین خۆمانی ئەوە گوێخانمە لەوراوی دوای چۆڵتان کردەوە ئیمجا خوشکە ساڵی هاتەمەلا ئێبرا ئەمێش فەلاحەت و حیوانداریمان ئیسپادەی نەما ئاو نەما هیچ نەما مەجبور ڕۆیمانە بۆە سپیسەر چییە بۆ پێڵەن سپیسەر سپیسەر ئیساکە بەعزیەکە ئەلێ دەروێش قەرەچەوار بینەوە مێزەران سپی بیە و وەنا ئەوە نریا سپێسەر بەس وانە ئەمە تازەیە نێزگە بەس ئەم قەورسانێک میل سپی زۆر تیابیە وە گەچ کریاوی لە سەلام بەرسرە وەکو کێلی قەبر بەس میل بەرزوی وە گەچ کریاوی و ئەمانە قەویبی و بەرزوی ناغشابی ئەو زەمانە هاتێتە ئەو سوورکەی لای بەکرەگەڕە ئەوە گرت ناغشای پێ ئەڵێن سەر لەورە توێتە بانە و
کردە وتێکی ئەو سپیانە چییە بەو سەرەوە ئەو سپیانە چییە بەو سەرەوە وەناو ئەو ئینێر و ناوی نجاسپی سەر میلانە ئەو میلانە بۆ دیاریکردنی قەبرەکان شوێن بووە، خەبرەکان بسێژە شوێنی دیارە هەیەکیان هەم درەنگە ماوی مناڵیشی بۆ گولە گەچەکەی سکان و گولە منە ئاڵمال بەرای ساکە من خۆم چەند پشت هەلێرا بیمانە چەند پشتە زانی لێرە کات خۆی لە ئاوە سپی بیمانە ئێمە ئەم زەنگنە هین باپێرە ئێمەیە ناوچەی زەنگنەیە این باپێرە ئێمە بیوە لە خان بیوە وەحاسب هین هاتێتەبانە ڕووینە بۆ ئێران میرسمایلی نابووە بەڵێ میرسمایل قەدیمە میرسمایل 800 ساڵ ڕەنگە بێ میرسمایل هاتێتە قەلاشوێلانەوە جا هاتێ لە ئێران چەند ساڵی لە قەلاشوێلان بێ ئەمجا هاتێتە قەیتویل هاتێتە قەیتویلیش لە قەیتویلی تر حکومەت بێ لە قەیتویل سێژن تەمەڵ حەبسخانەی هەیە شوێنی هەیە قەڵای میرسمایل ئیتر لە دوای ئەو نازانم چیان وەسەرا هاتێ بۆ باپێرەی ئێمە قڕەخا سلێمان هاتێ بۆ باپێرەی ئێمە قڕەخا سلێمان چەند خانە بیوە ئینجا اینی هاتێتە ملا چۆری کردێ بۆ ئێران سپێ سەرگەشتی ڕۆیە ئیسێشە زۆر ماڵمان دێماوە لە ئێران ئەو زەمانە هەتا زەمانەی باپێرەی من هامشۆیان بوێ ئەمان ڕووینە ئەوان هاتێنە هامشۆ یەکتریان کردووە قەدیم ئیتر ئەم سپێسەرە هاتێنەتۆ لە ئێران ئەم ئاغێل ئەم چەمە ئەم خواڵە خۆرەزایشن هەلە کۆنەوە وتیانە بڕۆن بۆ بان سپێسەرە داش ئیتر ئێمە ئاغامان هەر نەبی هیچ شەکەر و چای هاو چای بکە با خەڵکەکە بیخوا و مەولوو زۆر جگەری مانگاکان چێ برد سەرمە بری و هێزمانەکرد بە چەند زەلامێک و سەریە وتیاوە وڵاخە دیگەری نییە کاکە لە دوای هەندێک قسە و باسی ناوئاوایی ئیتر بەڕێکەوتین بۆ گۆڕستانی دێ ئەو گۆڕستانەی زۆرێک لە ئازیزانی ئەمانی لێ و لە پێناو کوردستاندا گیانیان بەخت کردووە وەک خۆیان ئەڵێن سەربەرزین کە هیچ کەسێکی سەرسپی خیانەتی نەکردووە نەبووەتە جاش و نەبوونەتە پیاوی بەعس وەک دەژڵێن گەلێک گۆکار هەیە کە حزبی باڵادەستی ناوچەکە دێکەی شەید خالی گەرمیانی و شەید محەممەد زەنگەنە و باقی شەیدەکانی تری پشتگوێ خستووە لێرە چەندین گەورە پیاوی ئازا و خاوەن دیوەخان و شۆڕژگێڕی لێیە با لە زاری کەسوکاریانەوە بزانین ئەمانە چێن و چی بۆ دەکەیان و کەسوکاریان کراوە من سەرەتا دەچمە لای حاجی ئاسکە ئەو خاتونەی پێی وایە گەورەترین خیانەت و غەدر لە سپی سەر و شەید و ئەنفالەکانی کراوە ئەو دەڵێت ئێمە ئاڵا هەڵگری شۆڕشەکان بووین و بە ئێستاشەوە هەڵگری ئاڵاکەی گۆڕانین کە ئومێدی ڕاستەقینەی گەلێکە
بەخێر بێن سەر چاوم سپیسەرتان لە دوای 21 ساڵ کەوتێتە بیر تقریبا 19 ساڵی لەژێر دەسەڵات حکوومەتی کوردیایی خۆشحاڵم ئیسەیەوە تێن بیرمان لێەکەنەوە سپیسەر بەداخەوە بەداخەوە هە لە بەغاوە هەتا بچێتە سلێمانی و هەتا بچێتە ئەو بەر و هەتا بگەڕێتەوە قادرکەرم خاک و وڵات و عەرز و شەهیدی سپیسەری تایە هەمومان هەر خەڵک ئەم شۆ نەبووینە من هە لە تەمەن مناڵیمەوە لە سپیسەر لە تقریبا لە 62 مۆبیلەتێ ئەم دێ چۆڵ کراوە بۆ نەی تەیارەی ڕژێمی بەحسەوە سەردەم سەلام عارف مناڵ بوومە نەمتوانیە ماڵ بگوازێنمەوە لەگەڵ بنەماڵەکان ئێرە ڕۆیشتینە تا ئیمڕۆ چەند شۆڕش هات هەموو شۆڕشەکان زەلامەکانی سپیسەر بەستەیەکەوە یەکێ قایدەکان کاقاورە مامی هەمومانە قادر ئەحمەد ئەوە تا ئەلەوە لە شۆن سێ کوڕ تەنیاوە دوو کوڕیماکێکی چیا لای قەورەکەی باپیرێتی یعنی قەدر لە دوێخان و ماڵەکەی ئەو باقی من گەنجەکانمان چەند بنەماڵە هەیە هەمووی مەڵبەندی پێشمەرگە بووە باوەڕتان بێ نەکوام شۆڕشە تازەکە شۆڕشی یەکێتی نیشتمانی کوردستانیان پێوە دیسە ئیجراهات دەکا بەرامبەر ئێمە شۆڕشی پارتی دموکراتی کوردستان و فکرمە مەقەڕی ئەلەو شۆنەوە بوو لای مزگەوتەکەمانە و نان و دۆ و ئاو گەنجی سپیسەر خزمەتیانە کرد هەتاکو تۆباران کریاین و گولەباران کریان و چمان بۆ وڵاتکان لەو سەردەماوە بیرمە تێ کاک سالار حوسێن ئەسعەد سپیسەری بوو شەهید بوو و بیرم ئەتێ کاک عەلی محەممەد زەلیل کوڕێکی کەڵی نازار بوو ئیسەش بەبەر چاومەیە شەهید بوو لە پەتەکین منتقەی دوو سەردویان شەیدون و بیرم ئەتێ کاک حوسێنەیە ئەوەی سە قەورەکەی حانیان لێرە مەوجودە شەهید بوو ئەمە هە شەهیدی شۆڕشی مەلام سەفایە دوای وێران بوونی ئەمە دیەکەمان دەور 15 پێشمەرگەی تیا بوو هەتا بگەیتە سەردەم ئاش بەتاڵی شۆڕش مەلام سەفا هەر پێشمەرگە بوون شەید خالد گەرمیانی پورزامە لاڵایی دیەمە لەو ڕۆژە شۆڕش ئاش بەتاڵی کەوتی وعد بێ مناڵیش بوو شۆڕشێ دروست بێ ئەوەنەی کونی دەرزیە گەرێ من یەکەم کەسم لە شۆڕش کوردایەتیە عەسکەر بوو لە سەنگی سەر پەیوەندی کردە سیروان تاڵەبانیەوە کاتێک گەڕیاوە یەکسەر هەواڵەی بەسرە دریا لە بەسرە یەکەم کاروانی گەڕیاوە هاتە ماڵی من ئەو کاتە ماڵم بووم گەورە بووم و بوومە خاوەن عایلە و لە دوانزەیمان دانیشتمەشە وڵاتی زەنگلەیە وتی پورزە منە ڕۆمە دەرەوە تو لە ناو شار من لە دەرەوە ئەبێ هەردوومان پێشمەرگە بین پێ پێشمەرگە ئیختفا بە وتم وعدێمیمزا سرم لە شۆن سەرت بێت تامێنم ئەو لە دەرەوە ئەم شەهیدێ لە زۆربەیان شەید مام ساڵح شەید عەبدولعەزیز شەید عەبدولمەجید شەید قاور هە لەم سنوورە ئەویش شەید سالارە خوێناتانەوە بە وەرەقەی من و بە تاونیان ڕەژێمی بەحث هاتنە ماڵمان وتیان ئێمە لێمان قەومیا بەم دەرەجە جەش تەوقیانی کرد و ڕاوێنینە هاتن بۆ ئەم سپیسەرە و عایلەکانیان لێرە دانا و خۆیان بوونە پێشمەرگە و چەکدار و چەکیان هەڵگرت چەندەها تریسە لە دیەکانتر نریانە فریان نەکەوتنە بیان تێنەوە لە شەید حەسیب و شەید سەلام و ئەمانە گشتی لەو سەردەما هاتن و لەگەڵ ئەم شەیدێت ئێمە هەر گشتی زەنگنەی و سپیسەریە و شەهید بوونە ئەمانە حاڵ شەیدەکان ئێمەیە شەید وەبیرم ئەتێ شەید باوک ئەم عەبدولعەزیز و عەبدولمەجیدەوە ئیسە باس و خواسیان نەماوە لە دنیاوە شەید مام ساڵح و شەید برایم لەو سەردەما شەید بووە 83 بووە یعنی ئەم وڵاتە ئەم دێ ئێمە هەر بە قوربەسەری و شین و واوەیلێ بۆ شەید هاتووە شەیدی سەرکردە کاک خالید گەرمیانی هەر خەڵکی ئەم دێە بەداخەوە هاوڕێکانی زۆر بێوەفا بوون بۆ بەرامبەر بە شەیدەکانی ئەمەوە گۆڕی شەید مام ساڵح هەیەکێک بوو لە شەیدە سەرکردەکان شەید محەممەد زەنگەناتر ئەمە هەمووی گۆڕی شەیدەکانە ئێمە 21 شەیدمان بە یەک ڕۆژە شەید بووە بێژگە لە شەیدە سەرکردەکان ینی ئەمە خاوەن ئەم هەموو شەیدەوین بەداخەوە بەڵێ ینی هەمووی خەڵکی ئێرە نەبوو بەڵام 21 شەید بوو هەموو زۆربیان ئێرە ێژدان زۆربیانیش خەڵکی ئێرە بوون زۆربیانیش خەڵکی ئێرە بوون بڵین ئەوە ناوی شەیدەکانە هەمووی لەسەر گۆڕەکانیان نووسراوە بەداخەوە بۆ ئەوانی کە مەسەلەن هیچ وەفایەکیان نەبوو هاوڕێکانیان ئیسە زۆربەی ئەو سەرکردانە ماون کە لەگەڵ کاک خالیدا بوون لەگەڵ مام ساڵح بوون لەگەڵ شەید محەممەدا بوون شەید محەممەدێک بوو لەدا نەری کۆمەڵی ڕەنجەران بەداخەوە هاوڕێکانیان هیچ وەفایەکیان نەبوو بۆیان ئەوەی کە دەستی لە شەیدکردنی ئەمانی ئەمە بوو هەر هەموو ئەو جاشوم مستەشارانە بوون ئیساکە هەمویان بە پلەی باڵا خانە نشین کراون بە پلەی باڵا معاشی باشیان بۆ کراوە
وڵی خۆ تۆ ئەگەر باسی ئەوانە بکەی ئەمە لەم شەڕی داعشیشە چەندین فەرماندە و خەڵکی ئازامان هەبوو لە پێشی پێشەوەی شەڕەکان هەبوو یعنی کاتێوان هیچ کاتی وەفایان بۆ شەید نەبووە بەڕاستی قەت نەمبینی ئەوان هیچ وەفایەکیان بۆ شەید بۆ کەسوکاری شەید بۆ کوڕی شەید هیچ وەفایەکیان نەبوو هیچ وەفاهینێکیان بۆ کەسوکاری شەید نەبوو ئەوان وەک خۆیان دەڵێن زۆر هەوڵیان داوە پرۆژەی خزمەتگوزاریان بۆ بکرێت بەڵام ئەنجامی نەبوو و هەموو قسەکەیان لەسەر ئەوەیە بەهۆی پاڵپشتی و چوونیان بۆ ناو حیزبێکی دیکە لەلایەن حیزبی حاکمی ناوچەکەوە سزا دراون. ژن مانەیە ئەوەیە کە لە ژنەکان لە چل ڕۆژە شوو کردو مناڵی نییە گەورەی ناو ژنەکان ئەو سەردەمە ئەنفال کراوە تەمەەن منە کە من مەوالید 54م لەو سەردەما من گەورە بمە ناو ژنەکانە کە پیاوەکانمان ئەنفال کراوە ئەمانە زۆربەی کوڕ ئەنفالن دەوتواوێسیانە یعنی شۆڕشی کوردستان ئێمە شۆڕشمان کرد ئێمە شانازیمان کرد پیاوەکانمان ئەنفال لە جاشایەتی نەکردووە بۆ ئیسا ئەدەبتانە بۆ شعورتانە بۆ ئاو کارەبا بۆ دەی سپیسەر نارن کە سێ شۆڕشی بەسێتەیەکەوە یعنی ئێمە بۆ نمونە جەماعەتێکمان جیابووینەتەوەی لەوانە منم چوونەتە ناو گۆڕانەوە گۆڕان شۆڕشێکە کاک نەوشێروان جای کردێتەوە سەروەری هەموو کوردایەتیە کاک عوسمان ئاوەدانی کردێتەوە ینی کاک عوسمان کوڕی ئەم دێیە ئەگە بچتە بنەوانەکەی دایکی خەڵگەم دێیە بۆچی بۆ ڕقتان لێمانە بۆ ئاوەکەمان بۆ نایرن با بزانی کارەباکەمان حالیان پێش ئەوەی شەردەعەش دەست پێ بک بوو جەبوڕێ ئەمرەکەی دەرچوو مقاولشیان بۆی گرت وتیان شەڕەکە دەستی پێکدە پارەکەیان ناوە بەر شەڕەکەەوە تەواویان کرد دوایی ئیسا لەم هەڵبژاردنە یەقەی کاقوبات تاڵبانیان گردووە کاقوبات ئیسا حەزەکەم دوا ڕۆژ و سێ ڕۆژتر گوێیەوە دەنگەوە بێ بزان چی کرد سە لە خوازیا بێ خۆشنەکان کوڕمان گەورە کردووە کوڕمان هەمووی شۆڕش گێرە هەمووی مامۆستای هەمووی دکتۆرە بە هیلاکی خۆمان وەک ژن خەڵک سوالمانیش نەکردە پیاو جێماوە لە وڵاتەکان نەیتوانێت کوڕی بکاوە تەلەبەر نەیتوانێت بیانژێنێ نەیتوانێت گەوریان کە بەڵام ژنە شەهید و ژنە پێشمەرگە و ژنە ئەنفالی سبیسەر وەک قارەمان دانیشتووە چەند شاژنێکانی سەر لەیدەیە مناڵەکانمان گەورە کردە مەکتەبمان پیان تەواو کردووە وتمانە بابێتە ڕەمزی بۆ کوردایەتی پیاوەکانمان ئەگە گەڕیاوە شانازی بکەن بێژن مناڵەکانمان مەکتەبی تەواو کردە ئەگەر نەمانیشۆ هەر مناڵەکانمان پێگەین ێژن دایکمان گەورەمانی کرد باوەڕتان بێ کوێرایی دیێمە ئەو شەید خاتگەرمیانیە شەیدوالی شەیدمان ساڵح لە ماڵمان بوونە ئەیود نەمردایەمان ئەم تەختیە تەخت بووایەوە ئاشکراتیا بگەڕێمان ڕۆژێکەوە ئاسکەی پورزام کوردستان ڕزگار بێ تو حەساب سەرکردایەتی گۆ بکرێ باشە دیارە ئەمە قبری باپیرمە کە خاوەنی چوار کوڕبوارم و چوار چواری لە پێناوی کورسانە ڕۆیشتووە ئەمە قبری قادر ئەحمەد عەلی سپیسەریە دەم سپیسەر و کەسایەتی ناوچەکە بووە سەرەتای هەموو شۆڕشەکان لە ماڵی ئێمە دەستی پێ کردووە لە ماڵی باپیرما بووە باپیرم کەسێ بووە بەشایەتی هەموو دیەکە و ناوچەکە بۆ تەناجارێکیش بەحسێتی نەکردووە لە گوندی سپیسەر ئێمە دایمە شانازی بەوە ئەکەین کە کەسی جاش و مستەشار و ئەوانەمان نەبووە باپیرم دیارە ماڵەکەی باپیرم ئەوەی کە دواتر ئێمە لەدایک بووین بەداخەوە تووشیان فار بووین ماڵەکەی ئەو مەدعەم بووە ئوتێل بووە ئەمانە هەمووی بۆ شۆڕشی کوردستان هەموو کوڕەکانشی هەر لە پێناوی کوردستانە ڕۆیشتونە مزەلیەکەی شاید خالید گەرمیانی کە لە شانیا بوو باپیرم دایپی کە بیدایەتی شۆڕش کە دەستی پێکردو کە شەید خالید هاتوۆتە ئێرانە هیسەی وابزانم لە ڕسمەکەی ماوە تەنیا ڕسمێکی شەید خالید هەیە کە وابزانەمەرە و ڕسمێکی لە شوێنەوار ماوە کە مزەلیەکە لە شانیاتانێ ئەم جارە جیاواز لە جارانی دیکە لە ناو گۆڕستانێکەوە قسە دەکەم بەڵام گۆڕستانێکی زیندوو قوڵاڵە سوورە خوێنی ئەم شەهیدانەیە چونکە
ئێرە زۆرترین شەهیدی هەبوو و شەهیدەکانیش لە ئاسی سەرکردەدا بوون. شەهید خالی گەرمیانی و محەممەد زەنگەنە و مام ساڵاح و چەندین شەهیدی دیکە ئەلێرن. هەمومان لەسەر زارەکی ئەڵێن شەهیدان زیندون، بەڵام پێم وایە لە سپیسەر وانە شەهیدان زیندونی نەخێر، چونکە ئەگەر زیندوو بوویان وەک خەڵکی ئەم دێ ئەڵێن کە هەمویان قسەیان زۆرە لەسەر شەهیدەکان و لەسەر دێکەشیان، ئەکرا ئێسا لێرە مۆنۆمنتی شەهیدان هەبوایە، ئەبواە لێرە دەواازەی سپیسەر بە مۆنۆمنتێکی گەورەی شەهیدان بڕازایەتەوە و هەموو خەڵک بیزانە دێکەی شەهید خالید گەرمیانی چەند ئاوەدانە، دێکەی محەممەد زەنگەنە چەند ئاوەدانە، دێکەی شەهید مام ساڵح چەند ئاوەدانە و هەموو شەهیداکانی کەش کە لێرە چەند ئاوەدانە، بەڵام ئەبینی سپیسەر چەند وێرانەیە، هیچ کۆمنتێکمان نییە. هاوڕەکانیان بە سەیرێکی سپیسەرکەن ئەگەر کاتیان هەیە، چکە سپیسەر دەیەکە ئەوانی دروست کردووە، بەڵام ئێستا ئەوان سپیسەریان جێهێشتووە. جایتر براکەی و مامەکەی وەکو شەهید بوون. دواتر چوومە حەوشەی پورەفاتم و ئیتر لەگەڵ کوڕەکانی و بەشێک لە خەڵکی ئاوایی هەندێک قسەمان کرد. ئەو زیاتر لە باراندا دێتە دێکە و لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان دەچێتە ئەو دەشت و دەرە بۆ جیابهارە و کەمێکیش خەم بەبا دەکەن. ئەمە ماڵی چێ؟ ئەمە ماڵی ئێمەیە. ئەر لە ژوورە نشتم بینیەوە بۆ چیاتوی؟ وڵا هاتمە بەهاران ئەچم قنگڕ و چتەکەم بوو لێرە ئەخەفین لێ لەو حاجی سوێل میمزا ماوە بۆ خۆدان بۆ خۆشیە بۆ خۆشی تێن حەزەکەین بینە دەشت زەخت و شەکەرە و هینمانەیە حەزەکەین لەم دەشتە بگەڕێن زۆرە گەڕێن مامەتراح ئەرە وەڵا ئەوەشۆبانیەوەیە ئەمە حەوش ئێمەیە تا ئەچێتە ئەو خانوویە تا چێتە لای مزگفتەکە حەوش ئێمەیە ئەمە وەخت خۆی شەهید مام ساڵح لەم حەوژ ئێمە بیوە لە ترسا شەو ئەلەورانە چارێکیان هەرکەنە ئەمەنە تەشتە لەو حێکمانیاتەبانە لە ترس ئەوە کۆپتەروهین بێ بنشێتەوە کەس نەزانێ ئەوە لە ناو حەوش حیوانەکانە ئەرە بەخوا ئەرە بەخوا ناو چاڵەوە خۆش ئەرە هەمووتانە و عەزابەتان چێشتووە نییە ئەرە وەڵا گشتمان چێشتمانە ئەیوت بەخوا کەس من ناگرێ بەس سێ ڕنگ تو بکەن واتە لێاتە ئامۆزامە باوکمان برایە تێن منە دۆزن پێ دێژن پێم دەرەکەن ڕەنگی تۆ ئەوە ڕەنگی ترسا ئەرە بەخوا وایە ئەو تو بۆ هاتە لێ هاتە ئیترێوە شێواش کات درەنگ دەکەین نیوە ڕۆخوانەکەمان لە ماڵی کاگەردە شێرە ئەم پیاوە دێکەی جێنێشتوە و لەگەڵ کاک حاجی عەول کەریم و کاک مەلا نەوزاددا ماونەتەوە پاشتر کۆمەڵێ میوانی تریژاتن و لەگەڵ کاگەردە شێردا دوایینانی نیوەڕۆ کەوتینە باس و خواست لەسەر مێژوی دێ و ئەو غەدر و ناحەقانەی بەرامبەر دانیشتوانەکەی ئەنجام دراوە. سەرەتا بەخێر بێن بەسەر چاو بەرنامەی دێ بەدێ یاخوا بەخێر بێ ئێمە وەکو ماڵ لێرە ئەوەی ماڵی خۆمان بێ سێ ماڵین 4 ماڵ و نیوین تقریبن بەڵام برا عەرەبەکانمانیشان ئەوانی 3-4 ماڵێکن وەڵا هەر ڕان بەخێوەکەنەوەنی شوانی ئێمن بەڵێ من وەکو خۆم نا بەڵام شوانی خەڵکی دێن بەڵ سەبارەت بە ئەنفالی ئەم گوندەی ئێمە ئەم گوندەی ئێمە نزیکەی 80 هاوڵاتی لەم گوندەی ئێمە ئەنفال بووە بە پیا و ژن و کچ و مناڵەوە بەرشاڵاوەکانی ئەنفال کەوتون تاکو ئێستاکە ئێسک و پرسکەکانی نەهاتۆتەوە لە بیابانەکانی عەرعەر و ناوڕاست و باشووری عێراق قەرماونەتەوە ئەوەی ئێمە ئەگرێنێ
ئەو ئێسک و پرووسکانەی کاتێک کە دێنەوە بەداخەوە خەڵکی ئەم گوندە هەر کاتێک کە ئێسکێک دێتەوە یان تەرمێک دێتەوە ئێمەوە ئازانین تەرمی کە سوکارەکەی ئێمەیە خۆم باوکو و مامە و خاڵۆ و ئەم دێ ئێمە بەعام پورزا و خاڵۆزا و ئامۆزایەکین واتەوانی کە ئەنفال بوون هەمووی کە سوکاری منە بە دەرەجەیەک باوکو و مامە و خاڵۆ و ئامۆزا و پورزاکان هەمووی ئەنفال بوون بەر شاڵاوەکانی ئەنفال کەوتون لێرە نیشتن بەڵام بەداخەوە وەفای حکوومەت هێرێمی کوردستان بۆ ئەم گوندە ئەمەیە خۆتان بە زوومی کامیرا بینیتان کە ئاستی خزمەتگوزاری لەم گوندەیە هەر هیچ نییە و ئەکرا ئەم گوندە شوێنێک بێ خەڵکی لە جێگاکانی ترەوە بێن سەردانی بکەن مۆنومنتی شەهیدانی تیابێ و بۆ نەوەکانی داهاتوو سوود لەو مێژووە وەربگرێ بەڵام بەداخەوە هاوڕێکانی باوکو کە سوکارەکەی ئێمە زۆر بێوەفا و کەم تەرخەم بوون لە ئاستیەوەیە. فەرموکە عەبدوڕەحمان ئەمە سەرچاوەی ئاوی خواردنەوەی ئەم گوندەیە لەم کانی ئاوخۆن بڵێ سەرچاوەی سەرەکی ئاوی گوندەکەمان ئەمەیە بڵێ شۆریش نێوایە شرینە بڵێ چۆن لێرەوە مەسەن چۆن هەر هەڵێ گۆزنیا وەڵڵی تر ئەمە نەوەڵا هاوین کزە بێ نەوەڵا ئەمە هەر بە بەسەر ینی بە شان و شتەی بن بڵێ بڵێ ئارەوەڵە ئەمە کانی دەیەکە ئەبەمە ئاو ئەکەنە تەنەکەەوەی بن بەسەر شان بۆ خواردنەوەیان دەیەک خاوەنی زیاتر لە 80 شەهید و ئەنفال چەند سەرکردەیەکی قارەمانیش لێرە شەید بووە تەنها پیشاندانی ئەم کانیە کە سەرچاوی ئاو خواردنەوەی ئەم دەیە بەسە بۆ ئەوەی کە بەرپرسان و هاوڕێ و هاوسەنگەرانی شەیدەکانی ئەمان شەرمێک دایانگرێت بابێن ئێرە ببینن سپیسەر بزان چییە لەم بەرنامەی دێبەدێدا دووبارە خەمێکیکە هاتە سەر خەمەکانی دیکەمان حەزمان دەکرد دێکی ئاودان و جوان ببینین بەڵام لە سای دەسەڵاتی کوردیدا کە لە ماوەی ڕابردودا خۆیان نازان چیان کردووە خەڵک بەم شێوەیە ئەژی ئیتر دەبێت وەکو خۆیان ئەڵێن چی ئومێدێکمان بەم حکومەت و دەسەڵاتە هەبێت گیانە 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 خەیاڵان وەغەم خەیاڵان وەغەم من لێل خەیاڵە باوانەکەم کەوتمە ناو غەم ئاگیانە کەوتمە ناو غەمێک زۆر دوور و درێژ سەر تاپا باڵام باوانەکەم سرم هات وە ئێش ئاگیانە گیانە ڕۆشتا ئێوارە شەوگار درێژ ئەی بەنەی ئادەم تخوا دەبێ بکەنێش ئیتر بەسێتی خراپەکاری دەبات تۆ بکەین تۆ بە یەکجاری ئاگیانە ئەگەر ئەزانی کەچی تێوە سەرخۆت هەڵەگری قەت ناکەی خەتەر ئاگیانە گیانە ئەگەر ئەزانی کە شوێنت کوێیە مڵکی ئاخیرەت لاپەڕەی جێڕانەوەی دێبەدێ لەسەر مێژووی سپیسەر دادەخەین و بەرەو شار دەبینەوە بەڵام مەرجیز لاپەڕەی مێژوو لەسەر خیانەت و قوربانیدانی ئەم دێیە داناخرێ و بەواڵایی دەمێنێتەوە هێشتاش دانیشتوانی ئەم دێیە بە ئیرادەی پۆڵاینی خۆیان
وانەی مەردایەتی و نەبەزین دەڵێنەوە. وتي أي بيري بو عاجزي جانا جانا وتي عاجزي وما تمي هرب من باشا جوان يا كمروي ليمي كرد حاشا سند أخوة